پێش تەواوبوونی وادەی گرێبەستەکەمان ئێمە کەوتینە ناو پرۆژە ڕووناچیەوە وەک ناوەندی قەزای ڕانیە. دوای ئەوە ئێمە کە ڕاوەستین شکارەکان لەبەرەوەی بە بڕیاری سەرۆکی حکوومەت کە هەر شوێنێک پرۆژەی کە ڕووناچی هات پارە نابێت لە هەوڵاتیان وەربژیرێ. بۆی ئێمە مۆلیەکانمان ڕاگرت کەەوە بوو کارەبای نیشتیمانی بە بەردەوامی هەبوو سەرەتا. دوای ئەوە ئێمە هاتین لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی کارەبای ڕاپەڕین داری ڕاپەڕین هەوڵ دەنگرێبەستێ بکەین کە لە پرۆژە ڕووناچیدا هاتووە. بۆیە لێرە ڕادێگەنە پرۆژە ڕووناچی پاشگەز بۆ لە گرێبەستەکانی سەرجەم مۆلیدەکانی کوردستان بە هەولێر سلێمانی هەڵەبجە دۆگ و نەهات گرێبەست لەگەڵ ئێمە بکە. بۆیە لە کاتی ئەو ڕووداوە نەخوازراوەدا هاوڵاتی بێ کارەبا بوو ئەوە ئێمە نەبووین کارەبامان نەدا بە هاوڵاتی. ئەوە سەرۆکی حکوومەت و وەزارەتی کارەبا وەلایەنی ئیداریەکان بوو کە ناهێنێژ ئێمە ئیش بە مۆلیەکەین لەبەرەوەی میکانیزمێک نەبوو تا ئێمە ئیش بە مۆلیەکان بکەین کە چەند ڕۆژێک خەڵک بێ کارەبا کرا. دەمەوێت لێرەوە بە هەموو لایەش ڕاگەێنم کە سەرۆکی حکوومەت بۆ تاریکردنی شارەکان بۆ شارکردن سەبەبی ڕئیسیە سەرۆکی حکوومەت سەرۆکی لیژنەی پرۆژەی ڕووناچیە کارەبای 24 ساعتی پێدابین ناکرێ لە بەرامبەریشدا نایە گرێبەست لەگە خاوەنمۆلیەکان کە بۆی هاوڵاتی بێ کارەبا نەبێت لە کاتێکدا پارەی کارەبای نیشتیمانی کردوتە دەقات. ئامادەیە هەر کاتێک کارەبای هەبوو بیدە بە هاوڵاتی دواتر لێ بگژێن توی عیلاقەی هاوڵاتی نییە. سەبەبی ڕئیسی سەرۆکی حکوومەتە و وەکو ئیدارەی ڕاپەڕین کە لێرەکانەدا کاکیوا سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین هاوکار و پشتیوانی ئێمەیە لەگەڵ ڕەهی ئێمەیە و لایەنی حیزبیش لەگەڵ ڕەهی ئێمەیە تەنانەت لایەنی قەزایی کە قایمێت و دایرەی کارەبا و ئابووری ئاسایشە ڕێگریمان بۆ دەکەن و شار تاریک دەکەن.